سەرۆکی شارەوانی سەرچاوەکانم خۆشحاڵی دەناسم وڵاتم زۆر خۆش خانیش ئەندامی سەرۆکی ئەنجومەنە سەرچاو خۆشحاڵی ئەزانی لە نزیکەوە بین سەرجانی ئێوە بکەن و لە کەم و کورتیەکان و یاخود با بڵێن ئەو گۆشەگیری بە دیاریکراوی لە ماوەی نزیکەی ئەم 15 ڕۆژە بەسەرەوە لەسەر ئێوەیەکە لە میدیا و لە سۆشیال میدیا و قسەی زۆری لەسەر ئەکرێ دەرچوونی لەناو کەمپی مەخموری قەدەفەیان کرێ یا سەغیان کرێ پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر کرێکاری ئەکەن ئێستا بە هەموو شێوازەکان گۆشەگیرێکی تون خراوەتە سەر ئەم کەمپە بۆیە ئێمە لێرەوە وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان و ئەندامانی ناوچەکانی ناوچەی کوردستانەکانی دەروی ئیداری هەرێم داوا دەکەین و هەم پەرلەمانی کوردستان و هەم ئەنجومەنی و هەم وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقیش و لە هەمان کاتژە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەتایبەت ڕێکخراوی UN بێنە دەنگ لەسەر ئەم پرسەیە لە کاتێکدا دۆخی ئەمانە دۆخێکی خراپدایە گۆشەگیرێکی تون خراوەتە سەریان و ناکرێت بە هیچ شێوەیەک لەژێر هیچ ناو فشارێکدا ئەم کەمپە بکەوتە ژێر فشارەوە و هەر لە هەمان کاتە لە چوارچێوەی بەدواداچوونەکانمان ئەومان بۆ پشتڕاست بووەوە بەداخەوە بە هیچ نووسراوێکی فەرمی ئاڕاستەی ئەم کەمپە نەکراوە کە بزانین لە چوارچێوەی چی کەم و کورتیەک یاخود هەڵەیەک یاخود تاوانێک ئەم کەمپە بەم شێوازە گۆشەگیر کراوە تەنها ئەوە نەبێت کە لە سۆشیال میدیا و لە ڕاگەیاندن و لە میدیاکانەوە بیستراوە و بەدواداچوون کراوە تەنها لە چوارچێوەی ئەوەی کە ئەندامێکی میتی تورک لە ماوەی 42 ڕۆژ پێش ئێستادا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە هەولێر تیرۆر کراوە بۆیە ئەو گۆشەگیری لەم چوارچێوەیەدا خراوەتە سەر ئەم کەمپە بۆیە تیشک لەسەر ئەوەیە دەکرێت ئەگەر کەسێک لە نێوەندی ئەم کەمپەیە بە دیاریکراوی تاوانبار و تۆمەتبار بێت بەم پرسەیەوە بدرێتە دادگا و مامەڵەی یاسایی لەگەڵتا بکرێت نەوەک ژیان و مافی نزیکەی 12,000 ئەم کەمپە لەژێر مەترسیدا بێت. جی خیراتنا اندامن لجنه به فراکسیون گوران شیلان خان و برس گوران و همو کسی لگل هاتین دکن ده پیواجوه کی وسا وارگه دبن امبارگو کی ده دبن دور پیچه کی ده تی گرتن مترسیه جیانی مترسیه جوا کی پیشنوازی کردن ام بجم پیوستین خوی جیانی ده دمکی وسا ده سردان کردن وارگه جبوم جی کیف خوشیه پشتگیری خلک باشور کردستان پشتگیری ام بجن پارلمانترین باشور کردستان جبو وارگه مخموری جه مانویات گرنگی کی خوی جدا هيا جبر دروشه کی وساده جهر تشتی زیاتر پیوستی ما به پشتگیری هفدو کرنی هيا پیوستی ما با آریکاری به هورا کرنی هيا پیوستی ما به یک گرتنه کی دا اصلا نتوی ده گل کرد هيا ام هدکارن هنک عالی سیاسی کو نخوازن گل کرد ببن یک گل کرد عالی نتویت ده پیش بکوین لسر یک آرمانجه